خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. بۆچی هەرێمی کوردستان کەوتە ناو ئەو بەرداش و ئاڵۆزیەوە زۆر قسەکرا. هەندێک جار پێیان وا بۆ ئەمە نەفەسێکی ئۆپۆزیسیۆنە، هەندێک جار پێیان وا بۆ ئەمانە دوژبنی خاک و نەتەوەن، ئەوەی ڕاستی ئەوت تۆمەتبارە کرا. بەڵام دوجار ئێستا لە دۆخێکی ناهەمواردایە بە جۆرێک کە ڕەنگە لە ماوەی ڕابردوودا و لە دوای پرۆسەدا هیچ قۆناغێک بەقەت ئەم قۆناغی ئێستا سەخت نەبوو بێت، هەنگاوەکان بەرەو دواون. ئەگەر مجاملەیەکیش مابێت و لە ناچاریشە پاڵپشت و پشتیوانی هەرێمی کوردستان لەلایەن ئەمریکا و هاوپەیمانانەوە مابێت، بەڵام نیگەران و تووڕەن. نیشتیمانی نیشتیمانی کوردستان لە ماوەی ڕابردوودا وازی لە ژوورە تاریکەکان و قسە تایبەتەکان هێنا. بە ئاشکرا سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان وتی کاتی ئەوەیە دەست لەسەر برینەکان دانین و پێکەوە چارەسەر بکەین لەبەر خاک و خەڵک. دوجار جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە بەرزترین ئاستی حکومڕانیدا وتی پێویستە چارەسەرێک بۆ دۆخە بدۆزینەوە. لەم دۆخە ناهەموارە و پەیوەند بە ئابووری و دارایی و ژیانی خەڵک گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر بێستون ساوراوایی پسپۆڕی ئابووری. دکتۆر بەخێر بێت. زۆر سپاس. سەرنجی بەڕێست و بینەران ڕاکێشم بۆ دوو کورتە ڤیدیۆ، هەم سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی کە زۆر بە ئاشکرا بە نیەتێکی زۆر پاکەوە لە بەردەم هەموو دنیا قسەی کرد، و دوجار بەڕێز قوبات تاڵەبانیش لە کۆڕبەندی سلێمانی قسەی کرد. بابێکەوە گوێی لێ بگرین و گفتوگۆی لەسەرەکەین. دوزانی ئەمریکیەکان تااقەتیان چووە؟ من ڕەفیقم هەیە لە واشنگتن، وەفتی گەورە هاتووەتە ئێرە، پێیان وتم بە سەراحەت وتوێتی کاک ئێمە 30 ساڵە خەریکین، بەو خوای تااقەتمان چووە. ئێستا بۆ معلوماتان عێراق هاتووەتە خوارێ لە گرنگی ئەو وڵاتانە. ئێستا سەیری یوکراینەکەن، سەیری رووسیاکەن، سەیری سینەکەن، سەیری کۆریاکەن. ئێمە فرسەتێکی زێڕینیمان هەیە وەکو کورد ئێستا یەک بگرین بە پەلە مەسەلەی غاز بینە پێشەوە، ڕێکەوین لەگەڵ بەغا، ئەجنەبیەکان ئاشتکەینەوە. لە هەموو شتێکە ئێمە بۆ دواوە ئەڕۆین. لە حقوقی ئینسانەوە کە قسەی یەکێکت بەدڵ نەبێ، ڕسمگرتنی یەکێکت بەدڵ نەبێ، پەیامی یەکێکت بەدڵ نەبێ، ئەیگریت و فڕیتە سجن و یەکەی بە ئیرهابی، حتا هەموو شتەکانی تر ئێمە بۆ دواوە ئەڕۆین. بۆ دواوە ئەڕۆین. ئەمە قسەی من نییە، من ڕەنگە ڕەئیم وان نەبێ، بەڵام ئەجنەبیەکان هەموو ڕۆژێک وامان پێڵێ. We need to finalize once and for all. دەبێت لە قۆناغێکدا بگەینە چارەسەرێک بۆ سیاسەتی نەوت لەگەڵ حکوومەتی عێراق. ڕێکەوتن هەیە لەسەر بابەتی تر، بەڵام کە دەگەینە قسەکردن لەسەر نەوت کێشە دروست دەبێت. بۆیە پێم وایە ناتوانین چارەسەر بۆ کێشە دارایەکانی هەرێم و بەغداد بدۆزینەوە تا یاسای نەوتمان نەبێت. یاسای نەوت دەبێت زۆر ڕوون بێت بۆ هەموو ئەو لایەنانەی دەیانگرێتەوە، کێ بەرپرسە لە دەرێنان و دۆزینەوە و هەناردە و وەرگرتنی پارەی کڕینی نەوت و کێ بەرپرسە لە دابەشکردنی بەدادپەروەرانە. ئەوە بابەتە گرنگەکەی کە دەمانەوێت تشکی بخەینە سەر. ئەمە دکتۆر با لە قسەکانی سەرۆک بافڵەوە دەست پێ بکەین. بڵێ هەر بەڕاستی ینی هیچی نەشاردەوە بە هەموویانی وتی دەرفەتێکی زێڕینە. ینی عیناری سیاسی، غروری سیاسی دۆخەکە گیاندوتە یەکتر. ئێستا ملەت و بەڕاستی هێزە سیاسەکان یان حکوومەتیش لە بەرامبەر یەک وەستاون. ئەمە بۆ ڕوویدا و خوێندنەوەت بۆ قسەکانی سەرۆک بافڵ و کاریگەری لەسەر سیاسەتی هەرێمی کوردستان. بەڵێ ئەم کاتتان باش و کاتی بەڕێز کاکسانە جەنابیش هەروەها بینەرانی بەڕێز هەموو کاتێکیان باش. ئەوەی کە تێبینی دەکەی لە قسەکانی هەواڵی بەڕێز کاک بافڵ و هەروەها قسەکانی هەواڵی بەڕێز کاقوبادیش تێدەگەین کە ئاماژە هەیە. ئاماژەی زۆر گرنگ هەیە. ئەم ئاماژانە بەرەو ئەوە هاتوون کە کاریگەری ڕاستەوخۆ بکەنە سەر هەرێمی کوردستان
و کاریگەری ڕاستەوخۆیان هەبێت لەسەر ژیانی خەڵک و لەسەر شێوازی بەڕێوەبردن و حکومدارەتیکردن لە هەرێمی کوردستانە. ئەم ئاماژانە تازە نین، بەڵام لە هەمان کاتە کۆنیش نین. هەم کۆنن هەم تازە، یعنی چەندین ئاماژەی زۆرە، تەراکماتێکی زۆرە کە کۆ بۆتەوە لەسەرمان. ئەوە وەکو قسەیەکی خۆمان لە کوردەواری هێڵێ 1000 جار عەفوم کرد بەڵام هەروازی نەهێنا، یعنی جارێک 2 جار 3 جار ئەوە هیچ، بەڵام گەیشتە ئەوەی کە 1000 جار عەفوم کرد هەروازی نەهێنا. ئەمە نیشاندەری ئەوەیە کە ئەو وڵاتانەی ئێستا لە هەرێمی کوردستانە چاودێرن، هاوکارن، وڵاتانی هاوپەیمان کە لەسەر و هەمویان و ئەمریکایە، و ئێمە چەندین جار باسی ئەومان کردووە لە چەندین مناسبەی جیاواز کە ڕاستە ئێمە وەکو میلەت میلەتێکی ئازا و تێکۆشەرین، هێزێکی پێشمەرگەی گیانفیدای قوربانی دەرمان هەیە، بەڵام وڵاتێکی وەکو چین کاتێک کە شۆڕشی کرد بە سەرپەرشتیکردنی ماوزی تۆنگ بەبێ هاوکاریکردنی وڵاتی سۆڤێت نەیتوانی شۆڕشەکەی خۆی بگەێنێتە نەتیجە کە لە ساڵی 1949 چین ڕزگار بوو لە دەستی چانکایچیک و ئەوان هەڵاتن و چینی نوێیان دامەزراند. کەواتە ئێمەش لێرە وەکو خەڵکی کوردستان دەبێت ئەومان لە بەرچاو بێ بە هەموو هێز و توانەکانی خۆمانەوە، بە هەموو هێزی پێشمەرگە و قوربانیدانەکانی ئەم میلەتەمانەوە، بە تەنها بە خۆمان ڕاستە بەرامبەر حکومەتێکی زۆر دڕندە وەستا بووینەوە، بەڵام ئایا ئەمە پرسیارە ئایا بە خۆمان بە تەنها کاری ڕزگاربوون و لابردنی زوڵم لەسەر میلەتی کورد هەر هیچ نەبێت لە باشووری کوردستان هەر تەنها بە خۆمان کرا، یان چەند لایەنێکە بوون کە هاوکارمان بوون و بە شێوازێکی زۆر ڕاستە و خۆ داخل بوون، حکومەتی عێراقیان ڕوخاند، کەش و هەوایەکی زۆر باشیان بۆ خەڵکی کوردستان و بۆ خەڵکی عێراقیش لەم وڵاتەدا دروست کرد. کەواتە ئەمانە خۆ ناڕۆن، ئەمانە کە هاتوونەتە ئێرە کە ئەم ئازادیان لەگەڵ من و تۆ هێناوەتەکایەوە بە هاوکاری هەردوو لە هەروەها لە شەڕی دژی داعش ڕاستە ئێمە چەندین قوربانیمانداوە. وەرە تۆ تەماشاکەیەکی نیشتمانی کوردستان زیاتر لە 2000 پێشمەرگەی لە شەڕی داعشدا یا شەهید بوو یان زیاتریشی بریندار و ئەوانە بۆ، بەڵام ئایا هەر تەنها بۆ خۆمان بووین یان چەند هێزێکە بۆ هاوکارمان بوون لە ئاسمانەوە لە ئەرزەوە بۆ ئەوەی ئێمە ئەو توانایانەی خۆمان بە فعلی وا لێ بکەین کە کاریگەریان هەبێت. کەواتە من ئەم قسانە ئەم پێشەکیە لە خزمەت ئێوەی بەڕێز و بینەران بۆچی باز دەکەم؟ بۆ ئەو باز دەکەم کە ئەمانەی ئەم هاوکاریانی ئێمە دەکەن چاودێرن لێرە لە هەرێمی کوردستانە، ئەوانە نانەوێت ئەم هەرێمە هەرێمێکی یان ئەم نمونەیە کە ئەوان دروستیان کردو، ئەوان واڵن ئێمە ئەم نمونەیەمان دروست کردووە، لانیکە پاڵپشتیمان کردووە. ئەم نمونەیە کە دروست بووە ئەوان پاڵپشتیەکەن، بەڵێ پاڵپشتیەکەن و بە هەموو نوعێکیش پاڵپشتیەکەن، بە پارە، بە چەک، بە سەرباز، بە تەیارە، بە دەبابە، بە هەموو شتێک پاڵپشتیەکەن. باشە ئەی نابێ ئەوان ئەم نمونەیەکی جوان بێ کە شانازی پێوە بکەن لە دنیادا بڵێن ئێمە ئەو نمونە جوانەمان لە هەرێمی کوردستانە دروست کردووە، لە عێراق دروست کردووە. ئێمە ئەو نمونە جوانە بەداخەوە ئێمە وەک یەکێتی نیشتمانی کوردستان هەستمان پێ کردووە کە ئەو نمونەیە نییە کە نەخۆمان ئەمانەوێ و نە وڵاتانی دنیا و نە دەوروبەریش کە حسابێکی بۆ بکەن بە شێوازێکی ڕێکپێک، بەڵکو لێرە بدوەستێنم بەڕێز کاک دکتۆر بێستونیانی بۆ مانانی ئێوە لە بەرپرسیارەتی ڕابکەن، بەڵکو ئەتانەوێ لە شوێنێکا بە تەواوەتی تێک چۆ ڕێکی کەنەوە یان لە بەرپرسیارەتی ڕاکەن کامیانە چکە ئەم زەدەلەش هەیە. ئێمە من ئەگەر لەم حاڵەتیاندا وەک ئەندامێکی یەکێتی نیشتمانی کوردستان قسە بکەم، ئێمە لەگەڵ مەسیرەکە ڕۆیشتوین بۆ پارێزگاریکردن یەکەمینیان لە یەکریزی خەڵکی کوردستان، چونکە ئازارێکی زۆرمان بەدەستی براکوژی و شەڕی ناوخۆ و کوشت و کوشتاری ناوخۆمانەوە بینی. ئەم ئازارە نابێت دووبارە بێتەوە. ئێمە بە هەموو نوعێک لە پێناوی ئەوە قوربانیماندا. بەداخەوە ئێستا کۆمەڵی خەڵک ئەوانەی کە بە تەواوەتی لە معناکانی سیاست و لە معناکانی کاریگەریەکانی کاری یەکێتی نیشتمانی کوردستان تێنەگەیشتون لە ناو هەندێک خەڵک لەوانەیە لە ناو جەماوەریش و لە شوێنەکانی تریش ئەوە هەبێ کە ئەم بیرروبۆچوونیان هەیە ئەو پرسیارە بە نوعێکیکە دووبارەکەنەوە گویا ئێمەش لە هەموو شتەکانە بەشدارین، بەڵام ئێمە لە شتەکانە بەشدار نین. ئێمە هاوکار بووین بۆ ئەوەی ئەم هەرێمە هەرێمێکی سەقامگیر بێ ڕێکوپێک بە دوای ئەوە بەڕاستی ئێمە متمانەمان بە هەموو کاتێک بە هەموو هێزێک نەکردووە،
بتمانەمان پێکرد بێتن هەموو دەسەڵاتەکان پێمان خۆش بێت کە لە دەستی ئەوانە بێ بەڵام ئەتوانین بڵێن تا ماوەیەک ڕێگەمان داوە تا ماوەیەک جۆر لە تەساهولیا مەسەلەن تاقیکردنەوەمان لەسەر ئەوە کردو تێسمان لەسەر ئەوە کردو کە بزانین ئایا ئەم شێوازی حکومداریەتیە بەدەست ئەو برادەرانەی تر لەولاوە دەگەێنرێتە کوێ باشە لە نەتیجەی ئەوە و لە نەتیجەی ئەو گلەیانش کە وڵاتانی تر کردیان لە نەتیجەی ئەو باسانەی کە ئێستا هەردوو هەواڵی بەڕێزکاک بافڵ و کاقوبات ئیشارەتیان پێدا هەموو ئەمانە بەیەکەوە وای کرد کە ئێمە ئیتر هەڵوێز وەرگین ئەوەتە خۆ دەزانی تا ئەم دقیقەیە ئێمە وەگەکێتی نیشتمانی کوردستان هەڵوێستی خۆمان هەڵوێستەکەتان لەسەر دەستکەوتی شخصیە حزبیە هەڵوێستەکەمان لەسەر دەستکەوتەکانی خەڵکی کوردستانە هەڵوێستەکەمان لەسەر شێوازی ئیدارەدانی ئەم هەرێمەیە هەر تەنها خەڵکی بە شەرەفی ئەم وڵاتەش ئەو بزانن کە ئێمە هەڵوێستەکەمان هەر تەنها لەسەر سلەیمانی نییە هەر بە تەنها سلەیمانی نییە ڕاستە سلەیمانی غەدری لێکراوە سلەیمانی هەژار کراوە بەڵام ئێمە زاخۆش بە وڵاتی خۆمان و بە ڕکێفی خۆمان نەزانین بە ڕکێفی خۆمان نەزانین لە مووسڵەوە هەتاکو کەرکک و هەتاکو خانەقین ئەمە هەمووی بەیەکەوە ئێمە وەگەکێتی نیشتمانی کوردستان خوێنمان تێدا ڕشتووە و ڕاپەڕینی 1991 باشترین شاهیدە کە یەکێتی نیشتمانی کوردستان لە هەموو هەرێمی کوردستانە ڕاپەڕینی ڕێبەرێتی کردووە لەگەڵ یایەتی لەبەر ئەوە ئێمە چەند مشوری سلەیمانی دەخۆین چەند مشوری گەرمیان دەخۆین ئەوەندە مشوری زاخۆ دەخۆین ئەوەندە مشوری دەشتی نێنەوا دەخۆین ئەوەندە مشوری بادینات ینی هەمووی بۆ ئێمە وەکو یەکە بۆ لەبەر ئەوەی ئەگەر سلەیمانی بە نەوعێکی تر بچەوسێنرێتەوە مەسەن بە نەوعێکی ئیداری و مالی بچەوسێنرێتەوە بەڵام خۆ بادینان لە ڕووی سیاسی و لە ڕووی ئازادی و لە ڕووی دەربڕینی بیر و ڕاو لە ڕووی مافەویژدانەکانی ئینسانەوە خەڵک لەوێ دەچەوسێنرێتەوە ئێمە خۆمان بە خاوەنی بدافعی ئەوە شەزانی لەبەر ئەوە وای دەبینین کە ئەو وڵاتانی تریش کە داخلی ئەم بابەتە بوون داخلی ئەم مۆزوع بوون ئەمانیان هەموو بینیوە چەندین جار ئەمە بە پارتی وتراوە ڕاستە ڕوو لە یەکێتیش کراوە بەڵام ئێمە وتومانە حازرین هەموو دقیقەیەک ئێمە حازرین بۆ ئەوەی کە چی لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە لەم وڵاتە ئێمە بیکەین ئیزافەتەن بۆ یەک شتێکی تر ئێمە خەیاڵاوی بیرمان نەکردوێتەوە کاکزانە ئێمە تاکو ئەم دقیقەیە بەپێی دەستوری عێراقی لەم وڵاتەدا لە عێراقین ڕاستە من کوردستانیم بە هەموو ئیحساسمەوە کوردستانیم و بە هەموو ئیحساسیشمەوە داوای ئەوە دەکەم کە کیانی سربەخۆی نەتەوەی کاملمان هەبێ و هەروەها اقتصادی مستەقیلی خۆمانمان هەبێ هەموو بارەکانی ژیانمان بە ئازادی خۆمان بەڕێوە بەرین و ئێمە ئەندامێک بین لە ئومەی متحیدە و ئاڵاکەمان لە ئومەی متحیدە ئەتراف پێکراو بێ بەڵام ئایا ئەم دقیقەیە بۆ ئێمە کراوە بۆ ئێمە جێبەجێ دەکرێت هەر کاتێ بەو شێوازە معاملە بکەین وای دابنین کە ئاڵامان هەیە لە ئومەی متحیدە ئەترافی پێکراوە وای دابنین کە عزوویەک ئەندامێکمان هەیە لە ئومەی متحیدە من پێما بێ ئەو خەیاڵە کە ئەوە تەسەڕوفمان کرد توشتی غەڵەتە بین ئێمە ئەوەمان وتومانە کاکە ئێمە بەم شێوازە بەرەو هەڵدێرە ڕۆین ئەی ئەگەر بینە سەر بابەتە ئابوووریەکان باشە بابەتە ئابوووریەکان هەر بیدایەت کە ئەعلانی ئەوە کرا ئابووری سربەخۆ باش ئێمە وتمان مادام ینی بیر لەوە دەکەین و خەڵکی کوردستان هەروەکو ڕێفراندۆمەکە کە هەمومان ئیحراج کراین ئیحراجەکەش ئەوە بوو لێت دەپرسراکە کە تۆ دەنگ بە سربەخۆی ئەدەیان ئێ بەڵێ دەنگەدەم بە سربەخۆی چۆن دەنگ نادەم هەر کاتێکش ڕێفراندۆم بکرێ هەر کەسێک بیکە دەنگ بە سربەخۆی چۆن نادەم یعنی تۆ گەر لە من بپرسی لە هەناوی خۆم بپرسی لە هەناوی خۆمە هەموو دقیقەیەک من حەزم لە سربەخۆیە بەڵام ئەو دقیقەی کە لێم ئەپرسی یەکسەر وەڵامت بەمەوە بیر لەوە ئەەکەمەوە ئایا لەم کاتەدا ئەمەم بۆ کرێ اینجا من دەزەکەم بە بۆیاخەکەدا ئەگینا ئیتر من دەست ناکەمەوە بە بۆیاخەکەدا هەتا دڵنیانە بم لەوەی کە سربەخۆی بۆ میلەتی کورد دێتە دی بە فعلی بەو پەنجەی من وەلانی کەم تۆ دەبێ ئومەی متحیدە بێ ئەو ئامادەسازیت بۆ بکە یعنی پێت بڵێ فەرموکاکە ئێوە دەنگ بدەن ڕیفراندۆمێ بکەن ئێمە یەکسەر ئەتانکەین بە دەوڵەت بەڵام ئەگەر ئەمە لە ئارادا نەبوو ئەمە کێشەیەکی گەورەیە ئەم ئابووریەش کە ئیعلانی ئابووری کرا سربەخۆی ئابووری یەکێتی نیشتمانی کوردستانیش پێی باش بوو تمانقیچەکە ئێمە مادام وایە وڵاتانی دنیاش دێنە سەر ئەو خەتە و دەهێنە سەر ئەو ڕایەکە لەگەڵمانە بن و ئابووریمان هەبێ و عێراقیش ڕازیە کێشەمان نابێت لەگەڵ عێراقا هەوڵی ئەوە دەدین کە تەزاروب نەکا لەگەڵ دەستوری عێراقیە بەڵام لە دواییدا هێدی دەرکەوت کە بەداخەوە ئابووری سەربەخۆ بوو بۆ هەرێمی کوردستان یان بۆ حزبێک و بەداخەوە پارتی ئەمەی بەلا ڕێدا برد ئەو ئیتیفاقە 50 ساڵی کە ئەو کردی وابەستەکردنی ئیقتصادی کوردستان بوو ئێم پێویست ناکە
هیچ علاقەیەکی 50 ساڵی لەگەڵ هیچ شوێنێکا بکەین تۆ کە نەوت ئەفرۆشی بە تایبەتی بۆ نەوت کە ئەفرۆشی ڕۆژانە تۆ ئەبێ بیفرۆشی مانگانە ئەبێ بیفرۆشی لە مانگانە زیاتر نابێ بترازێ عقودی نەوتت لە مانگانە زیاتر نابێ بترازێ چونکە ئەگەر لەوە ترازە تۆ خۆ دەزانی بازاڕەکانی دنیا قابلن بە بەرز و نزمی ئەو کاتە تۆ چۆن یەک سعرێکی موحد دیاری ئەەکەی لەم مانگەدا ئەو سعرە بێ و لە مانگی داهاتوودا حتا ڕۆژ بۆ ڕۆژە گۆڕێ لەبەرەوە ئێمە هەرگیز و هەرگیز وەکو لێکۆڵیرەوەی اقتصادی ئەم شێوازی وابەستەبوونەی اقتصادی هەرێمی کوردستان بە هەڵەیەکی زۆر گەورە دەزانین و لە لایەکی تریشەوە هەڵەیەکی سیاسی هەڵە سیاسیکەش چیە ئەوەیە کە بەڕاستی ئێمە یان بڵین ئەوانەی کە ئەم سیاستیان کرد و سەرپەرشتی ئەو سیاستیان کرد عێراقیان پێ ڕازی نەکرا لە کۆتاییە خۆ دەبێ عێراق ڕازی بکرایە بە پێی دەستوری عێراقی دەبوایە ئەوە جێبەجێ بکرایە بەڵام شێوازی ناردنە دەرەوەی نەوت و شێوازی حکومدارەتی کردن بە نەوت و شێوازی دووبارە دابشکردنەوەی داهاتەکە و ئەوانەی کە پێی دەوتری خەرجی گشتی علامەتی ئیسیفهامی چۆ سەر بۆ لەبەر ئەوەی خەڵکی کوردستان هەر لە ژێر ڕکێفی اقتصادی سربەخۆ تووشی حاڵەتی پاشەکەوتی موچە بوو تووشی بڕینی ئیسtisمارات بوو تووشی بڕینی حتا ئەو نەفقاتی کە پێی دەوترێت نەفقاتە تەشغیلیە یعنی بەکارخستن و بەگەڕخستنی وڵات و دەوائر و ئەمانە هەمووی ئێمە تووشی جۆرێک لە نەکسە جۆرێک لە عاجز بووین لە هەموو بارەکانە بۆ ئێوە هەموو دنیابیر لەوە ئەکات و هەموو دنیا لێمانە پرسێ کاکە ئێوە ئەو نەوتی کە ئێوە هەتانە ئەو داهاتانی کە ئێوە هەتانە ئەو مواردی اقتصادی طبیعیەی کە ئێوە هەتانە لە هەرێمی کوردستانە بەشی بەڕێوەبردننی دووسێ وڵاتی وەکو کوردستانەکە بە ڕەفاهێت و بە خۆشگوزەرانی ئەی بۆ ئێوە هەربرسین ئەمە ئەوەیە کە وڵاتانی دنیاش هاتوونەتە سەرخەت ئیتر ئەوەیەکی ستۆپی کرد ئەوەیە یەکێتی نیشتمانی کوردستان ستۆپی کرد و لەگەڵ ئەوەشدا کە گوێی لە ڕێیەکانی خەڵکی دنیا گرت گوێی لە ڕێی دۆستەکان گرت هەروەکو کاک بافە فەرمووی گوێی لە ئەجنەبیەکان گرت ئەجنەبیەکان مەبەستی لە کێ ئەجنەبیەکان مەبەستی لەو خەڵکانەیە کە ئەو وڵاتانەیە کە پشتیوانیان لە خەڵکی کوردستان کردووە و لە هەمان کاتیشە پشتیوانەکان یەکلایەنە نییە پشتیوانی عسکەریت ئەکا پشتیوانی سیاسیت ئەکا پشتیوانی اقتصادی دەکا حتا پشتیوانی کۆمەڵایەتیت ئەکا پشتیوانی ئیداری و لەگەڵ ئەوەشدا پشتیوانی حاڵەتی دابینکردنی دیموکراتی لە وڵاتەکەشدا ئەکا کە بەداخەوە سجلی دیموکراتیش بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی دێگەڵە هەتاکو دەگاتە ڕۆژ ئاوای دێگەڵە هەتا دەگاتە زاخۆ بەداخەوە ئەو وەزع باش نیە بەڵام لە ڕۆژهەڵاتی دێگەڵە تۆ تەماشاکە خەڵک بە ئازادی قسە دەکە ئەحزاب دروستە بێ خەڵکی گەڕەکێکە حیزبێک بۆ خۆی دروستەکە بەڵام لەوێ لە ڕۆژ ئاوای دێگەڵە خەڵک لەسەر کۆمێت ئەگیرێ لەسەر قسەیەک ئەگیرێ محاسبە ئەکرێ حتا ئەو توهمانی کە بۆشیان دروست ئەکەن بۆیان دروست کراوە توهمەی وا هەیە بۆیان دروست کراوە توانێتی تۆ هەر قسەیەکی کردووە لە سەر تەلەڤیزیۆن قسەیەکی کردووە یا لە پەیجێکە قسەیەکی کردووە ئەو توهمەیە کە بۆی دروست کراوە و پێی گیراوە ئەڵەن تۆ جاسوسی ئەمریکای باشە تۆرە تۆ تەماشاکە ینی ئەم جورئەتە لەکوێ دێنی ئەمە بە جورئەتیش حساب نییە ئەمە بە تێنەگەیشتن حسابە لە دنیا یعنی تۆ خاوەن ماڵەکەت ئەوەی کە تۆ خۆت پێوەی بەسراویتەوە ئەوەی کە تۆ ماڵەکەی بۆ دابین کردووی ئەوەی کە ژیان و ئەمن و ئاسایشی بۆ دابین کردووی و ڕزگاری کردووی لە دەستی زوڵم و زۆر و چەوسانەوە خەڵکی ئەگەر لە حاڵەتێکە خەڵکی ئەوانش بێ تۆ چۆن پێڵی جاسوسە لەگەڵ ئەوەشدا کە هەموو خەڵکی ڕۆژنامەچی و خەڵکی فەقیر و هەژار و خەڵکێکی عاقڵ و ڕێکپێک و ڕۆشنبیر بوون کە قسەیان کردو بەڵام گیراون بەڵێ دکتۆر مەسەلەن 26 بۆ 27 ڕۆژ پێش راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە دوایە فۆرم پۆلیسی شکاریەکی لەسەر دۆخی هەرێمی کوردستان کرد باڵیۆزی یان خوسۆڵی ئەمریکا شێری کردو ئەمڕۆڵێن لای بردووانە کە حکوومەتی کارتۆنی و بە هەرێمیاوت لە یاری وەرەقەی ئەچێت حکوومەتەکە لە یاریی وەرەقەی ئەچێت باشە ینی بە زۆرێک لە قومارکردن وەسفی کرد ینی هەرچەندە مستەڵحەکەوا ڕۆیشتۆ کە بە کارتۆن وەسفی کردو بەڵام بە یاری وەرەقەی ئەوانە باش یا ئیباتەوە یا دۆڕێ نابێ حکومەت وابێ یابی بیتەوە یا بدۆ بزەبت دەبێ بیباتەوە پێش ئەوە سەرۆک بافۆڵ بە ئاشکرا بە زمانێکی کوردی ڕاوان و ڕاشکاو خۆی لە پێشچەکە ئەڵێ لێ با بە ڕاشکاوی قسە بکەیت ئەیڵێ بۆ دەست لە ناو دەستێک نیە یعنی ئەگەر ئەو ئینادیە سیاسی ئەو تەعنودە کورد ئەگەێنێتە کوێ خودی حزبەکە ینی با بە ڕاشکاوی لێت پرسم خودی پارتی ئەگەێنێتە کوێ والله ئەو تەعنوتەیە ئەو عنادیە کە جەنابەت باسی دەکەی یعنی خۆشی ئێڵێ لەوەرە دەست بخێنە ناو دەستێک ئەگەر وڵاتێکی زلهێزبی ئەو عنادیە لێت ئەوەشێتەوە وڵاتێکی زلهێزبی وڵاتێک بی وەکو رووسیا وەکو چین وەکو ئەمریکا وەکو هەرێکیش تر لە وڵاتە گەورەکان عنادیە گەتوانی پیادەکەی هەرچەند ئەوانیش هەندێک جار لە عنادیەکانی خۆیان هەرەگەڕێنەوە بەڵام عنادی حیزبێک و عنادیەکەش لە یعنی دەرەنجامەکانی
لە ناوبردننی خەڵکی خۆت بێ و وێرانکردنی وەز اقتصادی بێ ئەو عنادیە بێ و هەروەها عاجزکردنی دۆستە هەرە گرنگەکانت بێ ئێباش ئەم عنادیە بەرەوکوێڕەوە ئەم عنادیە من نازانم لە ژێر چ پەردەیەک و لە ژێر چ هینێک چه عنوانێک دای بنێم ناکرێ ئەم جۆرە عنادیە لە عنادی عشاری زیاتر شتێکیکەنی یعنی تێنەگەیشتن لە دنیا تێنەگەیشتن لە وەزع تێنەگەیشتن لە دەوروبەر و خوێندنەوەی دنیا لە زاویەکی زۆر بچووکەوە ئەمە یەک لەلایەکی تریشەوە دانانی خەتڕەجعەیەکی بەردەوام بۆ هەڵاتن یعنی مەسەلەن تۆ عنادیەک ئەنوێنی ئەگەر عنادیەکە گەیشتە ئەوەی کە یعنی جێگەت پێ هەڵکەندرێت و دوور خرێتەوە ڕاکەی بەلاتەوەی اعتیادی بەڕاکی یعنی من لە ئەنەکی تریشی عنادیەکە بۆ شێوازە دەخوێنمەوە ئەجینا تۆ چۆن بتەوێت لەگەڵ میلەتەکەی خۆت بمێنیتەوە و بتەوێت میلەتەکەی خۆت بەرەو خۆشگوزەرانی بەری بەرەو ئازادی بەری و بەرەو پارێزگاریکردن لە کەرامەتی بەری لە بەرامبەر هەموو هەڕەشەکان ڕابوەستیتەوە و بە تایبەتی ئەو هەڕەشانەی کە زۆر وازحن هەن هەتاکو ئێستا بەرامبەر بە خەڵکی کوردستان تۆ چۆن دەکرێم عنادیە بکەی لە بەرامبەر ئەو دۆستانەی کە پارێزگاری لێ دەکەن هەتاکو ئێستا لە بەرامبەر ئەو دۆستانەی کە مانگانە کۆمەڵێک بە پارە دەنێرن بۆ وەزارەتی پێشمەرگە هەتاکو ئێستا چەک دەنێرن خواردن دەنێرن هاوکاری تر دەنێرن هاوکاری علمی و ئەکادیمی و عسکەریت بۆ دەنێرن لەگەڵ ئەوەی هاوکاریەکانی تدریب و ئەوانەشت بۆ نێرن ینی ئەمە چۆن دەکرێت ئەمە بەرامبەر بە خەڵکانی کیلۆ بابەتانە عنادی شو ئەمە لایکەشەوە ئەگەر عنادیەکە بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانیش بکرێ هەروەکو بەداخەوە ئەو عنادی کە ئەمڕۆ کراوە بە تەواوەتی لەسەر مەسلەی یاسایی ئەوە بابەتێکی گرنگە لەسەرەکەی ئەو عنادیش ئەوە بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان کراوە کە ڕازی بوون بەوەی بە عەرەبە هاوردەکان بێن دەنگیان حسابی بۆ بکرێ و هەروەها ئەو کوردەش کە خەڵکی کەرکووک سەردەمی سەدام بەتەکید دوای ئەو کوردەی کە دەرکراوە لە کۆنەوە لە کەرکووک دەرکراوە بۆی نەبێ دەنگ بدا یعنی خۆ ئەو یاسای ئەوەش ئەو دوو خاڵیتە باش ئەم عنادی بۆ بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت بۆ ئەم سیاسەتی خۆ کوشتنە بەکاردەهێنرێ بەس لە پێناوی ئەوەی کە خاوەنەکە زەرەرکە ئەمە حاڵەتێکە بەڕاستی دەبێ کورد ئیتر بیر لەوە بکاتەوە ئێمە لەمانە ترازاوین ئەمانە بیرکردنەوەی زمانی ینی فیۆدالیستە فیۆدالیزمیە بیرکردنەوەی کاتی دەسەڵاتدارەتی عەشائیریە دەسەڵاتدارەتی خێڵکی ئەمە هیچ بیرکردنەوەیکی تر نییە یعنی ئەمانە بیرکردنەوەی عەسری نین بەداخەوە بیرکردنەوەی عەسری ئەو بیرکردنەوەیە کە تۆ دەتەوێت بەرژەوەندی خەڵکەکەی خۆت لەسەر و هەموو بەرژەوەندێکی ترەوە دابنێ ئەگەر خۆشە زەرەرکەی وەگەوانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەتاکو ئێستا کردوێتی یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵکەکەی خۆمان گلەیان لێمان هەیە دەستیان خۆش بێ ڕاز دەکەن کە دەڵێن کاکە ئێوە هەتاکو ئێستا بۆچی ڕازی بوون بە ئەو شێوازی حکومدارەتی کە پارتی هەتاکو ئێستا کردوێتی بەڵام وەڵامەکەشی ئەوەیە ئێمە بەڵێ ڕازی بووین و خەڵک لەم حاڵەتە لەم پرسیارە حەقی خۆیەتی بەڵام دەبێت تێژ بگەندەوەی کە ئێمە عەسریانە بیر دەکەینەوە ئێمە خێڵەکیانە بیر ناکەینەوە ئێمە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانمان دەوێت ئێمە دەست بۆ براکانمان ڕادەکێشین بۆ تەوقەکردن و بۆ باوەشگرتن ئێمە هەمیشە لەگەڵ مفاوەزات و قسەکردنین لەگەڵ هەموو دنیا ئەی لەگە براکانی خۆمانە سەرۆکی حکوومەت پێتانەڵێ ئەڵێ تجاهن بۆ یەکێتی ینی بە جوملەیەک ئەڵێ گەر لە ئێستا لەگەڵمان نەوەستن دوای لە دەستکەوتەکانیش لەگەڵمان شەریک مەبن ینی ئێوە بۆ نەوەستاون ئێوە لەکوێیە نەوەستاون لە ئایا لە وحدەی سەفی نیشتیمانی نەوەستاون لاتان داوە لە وحدەی سەفی خزمەتکردنی خاک و خەڵک نەوەستاون لەکوێ نەوەستاون وڵای خۆزگە بۆ بینەرەکان خۆزگە یەکدانە لە دەستکەوتەکانی بژماردایە ئەو بەڕێزەی کە ئەو تەسریحی داوە یەکدان لە دەستکەوتەکانی بژماردایە کە دەستکەوت بوو بۆ خەڵکی کوردستان هەمووی یەکدانە دەستکەوت ینی فقط یەکدانە کە شتێک بێ کاریگەریکی باشی هەبوو بێ بۆ باشکردنی ژانی خەڵک لە هەرێمی کوردستانە لە زاخۆوە هەتاکو خانەقین یا بڵین لە زاخۆ تاکو هەڵەبجە خۆزگە شتێکی وا یەکدانەی بوتەیە ئەو دەستکەوتانە ئەو کاتە ئێمە لەگەڵی دەوەستاینەوە بەڵام چ دەستکەوتێک ئێرهابی مێشک فکر عەزەدانی خەڵک دەرکردنی هەموو ئەوانەی کە لەگەڵ حیزبەکەی ئەو نین وێرانکردنی ئەم کوردستانە بە هەموو شێوازەکانی کە خۆیان بە باش ێزانن و قۆستنەوەی هەموو ئەو داهاتانەی کە هەیە لە پێناوی خۆیان و کردنی بە قەسر و قسوور لە دوور و لە نزیک وێرانکردنی سلەیمانی و ڕۆژ هەڵاتی دێگەڵا باشە ئەوان لێ پرسیاوەتی ئەخلاقیان لەسەرشانە لە کاتێکە کە ڕێیز وزەرایە ڕێیز وزەرای هەموو هەرێمی کوردستانە لێ پرسیاوەتێکی ئەخلاقی زۆر گەورەی لەسەرشانە دەبوایە بە چەند مانگێک جارێک هاتایە بۆ سلەیمانی
بهاتە بۆ گەرمیان بهاتە بۆ قەڵازێ بهاتە بۆ هەڵەبجە بۆ هەرێکێک لە شوێنانی تر هەروەکو چۆن واژبی سەرشانێتی بچێ بۆ بادینان بچێ بۆ زاخۆ بچێ بۆ هەموو شوێنەکانی تر بزانێ داخوازەکانی خەڵک چییە لێ بپرسێتەوە بەی خۆی بزانێ ئەم دەستکەوتانەی هەیە ئەگەر ئەم دەستکەوتانی هەیە گلەی لە ئێمەکە لەگەڵ یانین حەقی خۆیەتی بەڵام چه دەستکەوتێکی هەیە کە ئێمە تا بەشدار نەبوو بێتین و لە دروستکردنی دەستکەوتەکە تا بەشدار نەبوو بێتین دوایی بێ بەشمانکە من پێم وابێ ئەو تەسریحێکی هەڵەیە پێویستی بەڕاستکردنەوە هەیە پێویستی بەڕاستکردنەوە هەیە باشە ئەو حکومەتی ئەوەی کە بە وەرەقە و بە کارتۆن و بە مەقەبا و بەچی شوبهێنرا بەڕاستی لێدان نەبوو لە ڕێد لاین لە خەتی سوور بوو ئیتر ئینزارە هەرە مەترسیدارەکە نەبوو بۆ هەرێمی کوردستان و لەبری ئەوە بەجنێ و بە مهاتەرات وەڵامی ئەو قونسوڵە درایە و ئەمڕۆژ وەڵام من پێم وابێ ئەو شێوازی قسەکردن و مناقەشات و مهاتەراتە ئەگەر لە خەڵکی کەوادرەوە دەربچێ کە دیار بێ ئەو کەوادرانە یعنی نوێنەرەوەی سیاسەتی حیزبێکن من پێم بە ئەوانە هەموو تۆمار دەکرێن و ڕۆژێک لە ڕۆژان نەدور محاسبەی خۆیانیان لەسرە من پێم ئەوەش داخلی ئەو دۆسیە دەکرێت کە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی ئەوانەی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان قیادەی یەکەمینی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن دەچێتە دۆسی ئەوانەوە دۆسیەکی ڕەشان بۆ دروستکراوە ئەوەش دووبارە لیان قوبڵ ناکرێت و دووبارە ئەوەش ئیجراعاتی تری بەدوادادێ کە بەداخەوە من پێم وایە ئەترسم لە زەرری هەموو هەرێمی کوردستان بێ بەڵام من تەوەقوعم وایە بینم کە هەر جۆرە محاسبەکردنێکی ئەو خەڵکانە لە هەرێمی کوردستانە بە زەرر ناگەڕێتەوە بەسەر خەڵکی کوردستان بۆ لەبەر ئەوەی ئێستا خەڵکی کوردستان خۆی لە زەرەرایە یعنی ئێستا خەڵکی کوردستان هەمووی بە حکومدارەتی ئەو برایانە بەڕاستی خۆی لە زەرەرایە یعنی هەر جۆرە گۆڕانکاریەک لەم شێوازی بەڕێوە بردنەدا بکرێ خەڵکی کوردستانی زەرریتیان ناکە بەڵکو گۆڕانکاری ئەگەر بکرێ بەرەو باش بکرێ مەسەن بۆ نمونە گۆڕانکاریی وا بکرێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەربگرێ ئەمە گۆڕانکاریە کە خەڵکی کوردستان بە تەمایەتی و ئومێدی بۆ دەخوازێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان قیادەی حکومەتە بکە و من دڵنیاشم ئەوە ئەم حاڵەتە بەرەو ئەوێ دەڕوا یعنی ئەو برایانە بیانەوێ نایانەوێ پیان خۆش بوو پیان ناخۆش بێ وردەوردە دنیا بەرەو ئەوە دەڕوا کە یەکێتی نیشتیمانی کوردستان بچێتە پێشەوە یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسەتەکەی دیارە علاقاتەکانی دیارە فکرەکەی دیارە شێوازی حکومدارەتەکەی دیارە شێوازە عەسریەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دیموکراتی دابینکردنی دیموکراتی ژیانێکی خۆشگوزەران ڕەفاهێت بۆ خەڵک ینی کەرامەتی ئینسان پارێزگاریکردن لە کەرامەتی ئینسان لە مافی مرۆڤ مافی ژنان پێشخستنی ژنان بە ڕاستەقینەی نەک بە ڕووکەش و بۆ هەندێک مەبەستی تایبەت بەڵکو بە شێوازێکی ئەکتیڤ پەروەردەکردنی مناڵ بە شێوازێکی باش دووبارە دەستکاریکردنەوەی منهەجەکانی خوێندن ژیانی جامیعی ئەمانە هەمووی کۆمەڵێکی تری زۆر لە ژیانی کۆمەڵایەتی و سیاسی و ئیداری و ئابووری و هەموو بوارەکانی تریژانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا توانەکانی زەقتر بۆتەوە لە بەردەمی هەم عێراقیەکان لێرە هەم کوردستانەکانی خۆمان هەم ئەم وڵاتانی تریش کە پارێزگاری لەگەلی کوردستان دەکەن و پارێزگاری لە تاقیکردنەوەکەمان و لە ئەزمونونەکەمان دەکەن کە بەداخەوە لە سایی ئەو برادرانە دوای 32 ساڵیش لە حکومدارەتیکردن هێشتا حکومدارەتی لە ئەم هەرێمی کوردستانە حکومدارەتێکی بیدائیە مەسەلەی نەوت ئەم هەڵوەشانەوەی عەقد و وەروەها بڕیارەکەی دادگای یاخود لیژنەی نیابژیوانی لیژنەی تەحکیمی کە بارگاکەی لە پاریسە و سەنەوت وەستاوە بەڕاستی بەڵێ وەستا ئەنجا جەدەلێکەیە هەندێک دەڵێن ئەوەی پێی خۆشە ئەمە عێراق چێتی و ئەمە دژی خاک و خەڵکەکەیەتی و نەوت بڕاتەوە بۆ چوارچەوەی عێراق و هەندێکیش پێی وایە وەکوە مێشی لە هەنگ دۆزی هەنگی لە کلۆرەدارێک دۆزی بێتەوەی لە کوردەواری حقیقەتی ئەم بابەتە چیە بەڵێ ئەگەر حقیقەتی ئەو بابەتە ئەوەی کاقوبات سولی فۆرمەڵێ ضرورە ئێمە لەگەڵ یاسای نەوت و غاز ئەگەر بەو شێوازێ بێ کە ئەو برابەر ڕێزانە باسیەکەن لەو دی و ئێستا من یەکێک بووم لەو کەسانی من و تۆ هەمومان دادەبەزین لە هەموو ئەندامەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش سبەینە دادەبەزینە ناو بازار و شەقامەکان و دەماکرد بە مزاهرە لە دژی ئەو دەستکاریکردنە لەکەیە لە کاتێکە ئەو هەموو ساڵانە کوردستان بکرابایە بە سنگافورە بابە بە سنگافورەش نا بەڵام گیرفانەکانی ئەم خەڵکە پڕکرایە ڕێژەکانی فەقیر و هەژاری دابەزێنرایە
ئاوادانکردنەوەی وڵات بە متەساوی بە عەدالەتی جوغرافی لە ئەمسەر بۆ ئەوسەر ئەمانە هەموو جێبەجێ بکرایە. داخوازیەکانی خەڵک چ داخوازی مادی چ معنەویەکانی کەواتە دیموکراتی بە هەموو معناکانی کەلیمە پیادەکرایە و وڵاتەکەی ئێمە ببووە بە نمونە ئەم هەرێمی کوردستانە ببووە بە نمونە کە عێراقیەکان بە قوربان و بەساقەوە لەگەڵمان نابوونە نەک دژمان بن و کار لەسەر ئەوە بکەن کە چی خراپە ئەوەمان پێ بکەن. وڵاتانی دنیا شەر هەموو ڕازی بوونە چواردەوریشمان لە خۆمان ڕازی کردا بە دیبلۆماسیەتێکی عاقلانە و ڕێگوپێک لە هەموو وڵاتانی دنیاش لەگەڵمانە بوونە. ئەو کاتە چێ دژی ئەمە بوو کاکەزانە ئێستا خەڵکەکە بەداخەوە لەگەڵ ئەم حاڵەتی کە ئێستا هەیە خەڵکەکە بە شێوازێک لە شێوازەکان پێی ناخۆش نییە. من ناڵم پێی خۆشە بەڵام پێی ناخۆش نییە. من بە ڕاشکاوی و ڕۆژنامەش پێتەڵم زۆریشی پێخۆشە. من ئەگەر سەیری ئەکاونتی ناو فەیسبوک و هەندێک لە ڕێی عامەکە خەڵکە و پێیەتی و عەلامێکی چونە ناو خەڵکیش و سەردانی خەڵک و کۆڕکۆ بنەوەکان و ئەوانە من لە حەزە دەکەم خەڵک پێی خۆشە بەڵام خەڵکی ئەوەنەیە کە پێی خۆشە یعنی پێی خۆش بێ کە کوردستان بشکێ نە خەڵک پێی خۆش نیە کوردستان بشکێ خەڵک پێی خۆش نیە حکومەتی هەرێمیش بشکێ خەڵک پێی خۆشە حکومەتێکی هەرێمی هەبێ کە نوێنەرەوەی داخوازیەکانی ئەو بێ نەک حکومەتێک بێ هەر ڕۆژە بیر لەوە بکاتەوە چۆن گیرفانەکانی ئەمە خاڵی بکاتەوە گیرفانی فەقیر و هەژاریش خاڵی بکاتەوە بیر لەوە بکاتەوە کە پاشەکەوتی موچە دووبارە پاشەکەوتی موچە بۆ یعنی بیری لێ بکاتەوە یان مەسەلەن بە نوعێکی تر پاشەکەوتی موچە بکاتەوە موچەی ماگانەی خەڵک دوا بخە یان موچەکان نەدا ئەوە حاڵە ئێستا موچە دابشکردن بۆ شێوازە خەڵک حتا لە موچە وەرگرتن بێزارە یعنی کە موچەکەی خۆیەتی ئەچێ شێواسی موچە وەرگرتنەکە بە تایبەتی خانەنشینەکان هەتاکو ئەم دەقیقەش هەروایە ئەگەر کوڕ و باوکێک لە ماڵێک بن یەکێک مۆزەف لێ بۆن منە لە وەزارەتی پەروەردە باوکیشی خانەنشین بێ جیاوازی وەرگرتنی موچەکەیان 23-24 ڕۆژە لێک ماڵیشە بەڵێ لێک ماڵیشە ئەوڵێ باوکە کەی مەعاش وەرگرتووەڵێ وڵا کوڕ من 20 ڕۆژی تر سەر ئەمە حکومەتدارێتیە باشە کاکەسانە من لە جەناب دەپرسم بە جەنابەت پیاوێکی زیرەک و بەتوانێت و لە ڕووی ئیداری و اقتصادی هیچ دەسەڵاتدارێتێک لە دنیادا بەبێ یاسای موازنە پێوتری حکوومەت ئێمە لە کێوە موازنەمان نییە ساڵی 2013 هەمان بووە لە 2014 نیمانە 14 15 16 17 18 19 20 21 22 23 ڕێک 10 ساڵە ئێمە یاسای موازنەمان نییە کە یاسای موازنەت هەبوو کە نەبوو یعنی داهاتت نازانرێ چەندە و لەکوێوە هاتووە و هەروەها خەرجەکانیشت نازانرێ بۆکوێ ئەڕواوە چی لێ بەسەر دێ هەر ئەوەیە کە وڵاتەکەی وێران کردووە ئەجینا بۆ داهاتمان کەمە ئەو هەموو داهاتی کە دێتە دەستی دەسەڵاتدارانی ئەم حکومەتە داهاتەکە کەمە داهاتێکی زۆر زۆرە هەندێک کەس ڕێیان وایە منیش هەندێک ئەحسایەتم لایە کە تەماشای دێکی ئەحسایەتەکان هەندێک وڵات هەیە بە 2-3 وڵات بەقەدەر داهاتەکانی هەرێمی کوردستان داهاتیان نییە وڵاتێکی زۆر باشیش بەڕێوە دەبن ئێرە بەداخەوە ئەوەی کە پێی دەگوترێ دژایەتیکردنی گەندەڵی وجودی نییە بەڵام لە هەمان کە تشتەکە لیان دەپرسی ئەو برادرانە لە ڕۆژ ئاوای دێگەڵە لیان دەپرسی یعنی ئەوان دش بە فەساد و دش بە گەندەڵی و هەرچی پارەی دێتە بەردەستیان هەمووی خەرج دەکرێت کووە ئەگەر وایە ئەم هەموو مەبالیغە زۆر زۆرە خۆ ئەگەر منیش ئەم قسەی منیش ڕاست نەبێ بەڵام خۆ ئەو داتایانە ڕاستن کە عێراقیەکان تازە وەریان گرتووە لە بۆی خەڵکەکە چی دیەوە بە سۆمە ئەو نەوتەی کە ئەڕوا و لە تورکیا بار دەکرێت و دەڕات و دەفرۆشرێ لەوێ ئەوان هەموو داتەکانەداوە بە حکومەتی عێراقی حکومەتی عێراقیان با بە ئەو هەموو پارەیە لە نەوت چی لێ دەکەن ئێوە بۆ تۆ تەماشاکە بێزگەلەوە پارەی نەوت بێزگەلەوەی کە دەچێتە بانقی خەڵکەوە لە وڵاتیکی تر وەکو تورکیا کە دێتەوانێش بۆ هەولێر دەچێتە بانقێکەوە کاتێک کە پارە دۆلارەکان دەگۆڕێتەوە بۆ خەڵک دەیکەنەوە بە دینار بە 130 دەگۆڕێتەوە یعنی ئەو بانقە ئەوەندەی تری لە قازانج دەکات بێزگەلەوەی کە عمبولی خۆشی وەردەگرێت ئەی باشە بۆ ئەم پارانە ناکەێتەوە بانقەکانی حکومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بە شێوازێکی ڕێکوپێک بانقەکان خۆیان بچن لە بازاڕی دۆلارەکانش بگۆڕنەوەوان و پارەیەکی زۆرتر بێتە دەستیان کە بیدەنەوە بە خەڵکو ئیسفادەی لێ بکرێتەوە بۆ ئەوە ناکەن بۆ ئێستا بانقەکان لە هەرێمی کوردستانە پارەی حکومەتی هەرێمانتیان نییە بۆچی ئەو هەموو پارێکی لێ بەسەردێ ئێنا بە پارەکان لێوێدا بنێن ئەی نظامی چی سلێمانی دووجار زیاتر مەسەلەن ئەوە ئێمە کە باسی سلێمانی دەکەین سلێمانی بە جیاواز لە تاریکی دەسەڵاتی پارتیە بەڕاستی بێچرا و بێنەوت و بێڕووناچیە
بۆ لەبەر ئەوەی وێران کرا سلەیمانی وێران کرا ئەوان با دەستی ئەنقە سلەیمانی وێرانەکەن سلەیمانی بۆ وێرانەکەن لەبەر ئەوەی بە مەرکەزی گەشەکردنی یەکێتی نیشتیمانی کوردستانی بن هەروەها کەرکووک بۆ وێرانەکەن میانی پیان خۆشە کەرکووک لە دەستیان دەرچێ بڕە ئێستا ئەوەی هەیە کە مەسەلەن ئەوەی کە باست کرد کەرکووک هیچ لەسەر ئەوەکەن کە کەرکووک بدرێ بە عێراق یا بدرێ بە تورکیا بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان تیا دەسەڵاتدار نەبێ بۆ ئەمە ئەکەن ئەمە ئەوەندە مەترسیدار دکتۆر بێستون یەکێتی ئەوەندە مەترسیدارە یەکێتی نیشتیمانی کوردستان لە مێژووی خەباتی خۆیان و لە مێژووی حکومدارەتی و هاوبەشی خۆمان لە حکومەت لەگەڵ پارتیا بۆمان ئیسپات کردوون کە نیەتمان پاکە ئەوان استیغلالی ئەو نێت پاکیان کردووە بە درێژایی عومەر بە درێژایی عمری ئەم حکومەت زەراری جەماوەریشتان کردووە ئەوان استیغلالی نێتپاکی بە ڕێزمام جەلالیان کرد وعدیان بە ڕێزمام جەلالدا کە هەموو شتێک جێبەجێ بکەن بە شێوەیەکی ڕۆکپێک بەڵام نەوەعدما نە پەیمانما نە هیچ شتێکی لە بابەتانە نەما بەعکسەوە لە زیاتی ئەوان ئیستیفادە لە نەرمی و لە دڵسۆزی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن بۆ بابەتەکە بۆ هەرێمی کوردستان بۆ خەڵکی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو پەڕی نەرمی نواندووە لە پێناوی پارێزگاریکردن لە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان ئەوان نین کە حەقی خۆیانە گومان لە ئێمە بکەن ئەوە ئێمەین دەبێ گومان لە ئەوان بکەین ئەوە ئێمەین کە بە سەدان تاقیکردنەوەمان لەگەڵ ئەوانە هەیە لە هەموو تاقیکردنەوەکانمانە لەگەڵیانە ئەوان استیغلالیان کردوین و ئەوان هەوڵی ئەوان داوە کە ئەو لە زەعیفیتان بووە لە نەزانیتان بووە لە ئەو پەڕی جەماوەرەکەتان پێدا ئەو پەڕی بەقووەتیماندا بووە بۆ لەبەر ئەو ئێمە بەڕاستی بە زمانی قووەت قسە ناکەین ئێمە بە زمانی دەسەڵات و هەیبەت و هەیمەنە و ئەمانە قسە ناکەین ئێمە بە زمانێکی گوڵی پارێزگاریکردن لە دیموکراسی و پارێزگاریکردن لە ڕیزەکانی ئەم میلەتە قسە دەکەین ئێمە نامانەوێت هەواڵێکی پارتی و هەواڵێکی یەکێتی دژی یەکتر بن ئێمە نامانەوێت جەماوەری خەڵکی کوردستان دوولەت ببێ و دژی یەکتر بن ئێمە نامانەوێت پارتیەک مناڵێکی پارتی لە زاخۆ ئازاری پێ بگا هەروەکو چۆن مناڵێکی یەکێتی لە ئەم منتیقەی ئازاری پێ بگا بۆ ئێمە هەمووی هەر کووردە بۆ ئێمە هەمووی هەرێکە من خەمی ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان خەمی هەمومانە خەمی خەڵکەکە خەمی ئێمەیە ئێمەین کە لە پێناوی پارتیەکانی شاتەیە کۆشین کە ژیانیان باش بێ ئێمەین هەوڵی ئەوە دین خۆشگوزارانی بۆ پارتیەکانیش و بۆ یەکێتەکانیش و بۆ هەموو حیزبەکانی تر و بۆ جەماوەری خەڵکی کوردستان یعنی بەگشتی مەقسەدەکە مەبەستم لێرە حیزبایەتەکە نییە بەڵام مەبەستم لە ئەوەیە ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان حاقدین بەرامبەر بە پارتیەکان نەخێر کاکە ئێمە بەرامبەر بە پارتیەکان حاقد نین ئێمە بەرامبەر بە شێوازی حکومدارێتی و بە تایبەتی ئێستا بە تایبەتی حکومدارێتی ئێستا حکومدارێتێکی زۆر فاشیلە و کابینەی نۆ کابینەیەکی زۆر فاشیلە بەڕێوەبردنێکی زۆر فاشیلە ئەجی ناخۆ لەناو پارتیشدا خەڵکی باشە و خەڵکی ڕێکپێکەیە کە دەتوانن بیهێنن لە جێ و برادرەدای بنێن و بە شێوازێکی ڕۆکپێک لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان شەڕێکەوێت لە کەرکووکە ئێوە هەست بەوەکەن کە دووبارە زەربەیەک یان جۆرێک لە خیانەتێکی کوردایەتی کرا هەر خیانەتێکی زۆر گەورە چونکە خیانەت چییە خیانەت تۆ لەم کاتەدا خیانەت بریتی نیە لەوەی کە یعنی بڕۆی جێشێک بێنیت و بهێنیتە سەر خەڵکی کوردستان بەتەنە هەر ئەوە نییە ئەوەشە بەڵام هەر بەتەنها ئەوەش نییە کە تۆ ئیش لەسەر ئەوە بکرێ کار لەسەر ئەوە بکرێ کەرکووک کە ئەوان پێی دەڵێن دڵی کوردستان ئەگەر ڕاز دەکەن ڕازگۆن کەرکووک دڵی کوردستانە چۆن ئەبێ ئەو دڵە خەفەکەن چۆن ئەبێ ئەو دڵەوا لێ بکەن کە بیخەنەوە ژێر دەستی عەرەبی هاوردە لەگەڵ ئەو پەڕی حورمەتما بۆ هەموو عەرەب بەڵام ئەمە یاسایە بۆیە کەلیمەی عەرەبی هاوردە من بەکاردێنم هیوادارم کەس لەوە عاجز نەبێ ئەوە یاسایە بەپی مادەی 140 عەرەبی هاوردە ئەبێ لە کەرکووک نەمێنێ پارەی پێدراوە هاوکاری کراون بەڵام لە دواییدا هاتوونەتەوانێ دووبارە یارمەتی دراون لە ڕێگەی محافظ و لە ڕێگەی ئەوەی کە ئێستا حکومدارەتی کەرکووک دەکەن لە ڕێگەی ئەوانەوە یارمەتی دراون هاتوونەتەوە ڕێژەیەکی زۆر زۆریان هەیەوە لە ئەوەی کە خۆیان پێی دەڵێن بتاقەی تەموینی یعنی ئەوەی مواد غذایی فۆرمی بایعی هەمویان بۆیان کراوە ئەم قانونی کە ئەمڕۆ دەرچوو ئەو قەرارەیەک یەکێ لە بەندەکان یەکێ لە خاڵەکان کە دەڵێ لە ساڵی تا ساڵی 2023 حسابە ئەو خەڵکی کە لەوێ بۆ تا ساڵی 2023 باش ئەو خەڵکی کە لەوێ بۆ تا ساڵی 2023 تا کاتێک کە حکوومەتی عێراقی ڕووخاوە کێ لەوێ بۆ عەرەبە هاوردەکان لەوێ بوون کورد هەمووی دەرکراوە کوردە کەرکووکیەکان تا بەر لە ساڵی 2023 هەر لە دەرەوەی لە چەند سەماڵ و قەرەهەنجیر و مەسەڵەن لەبەر ئەوە دەنگی ئەو کوردانەشی تیان نابێت بەڵام دەنگە زۆرەکە دەنگی کێ دەبێت دەنگی عەرەبەکانی عەرەبی هاوردە دەبێت نەک عەرەبە ئەسڵەکان ئێمە عەرەبە ئەسڵەکان ئەوانەی کە هەر لە کۆنەوە لە کەرکووک بوون وەکو برای خۆمان تەماشامان کردوون هەروەکو تورکمانەکانیش وەکو برای خۆمان و خۆشەویستی خۆمان کرد و ئاشوریەکان هەر عینیشت ئێمە مێژوویەکمان هەیە لەگەڵ ئەوانە
مێژوو خەبات و تێکۆشانی هاوبەشمان هەیە بەڵام عەرەبی هاوردە بۆ ئەوە هێنراوە کە ماڵی کورد داگیر بکە هاتووەتە سەر ئەرزی کورد خانووی کوردی داگیر کردووە ئەرزی زەراعی کوردی داگیر کردووە مڵک و ماڵی داگیر کردووە گاسن و جووتی داگیر کردووە تراکتۆری داگیر کردووە ئێستا تۆ بێ قراری ئەوانەتە بکە ینی هاتووی ئێستا تۆ ڕازیت بەم قەرارەوە لەگەڵ اتفاقت کردووە کە ئیمزان بۆ دەکەی کە ئەوە بکرێ باش ئەمە بۆ باسی ئەو دەکرێت گوایە آخر بەپی با بڵین هینی جنسیەی ساڵی 1950 باشە تۆ کە ئەمە دانا کە ساڵی 2003 دانا 2003 کرد بە ئەساس 1970 سپادی چیت 50 سپادی چیە هیچ قوتێکی تیا نامێنێ یعنی قوت لەوەدا نامێنێ بۆ لەبەر ئەوەی ساڵی 1950 شتێکی ترە ژمارەیەکی دەتوانین بڵێ زۆر کەم خەڵک ئەو کاتە هەبووە لە کەرکووکە بەڵام لە ساڵی 2023 ژمارەیەکی زۆر بەرفراوانی عەرەب لە عەرەبی هاوردە لە کەرکووکە بووە ئەمە جیاوازەکەیە کە یعنی بە وازحی دیارە پشتیوانی لە دەرچوونی عەرەبەکان دەکرێت ئەوە دژی یەکێتی و لە 2000 ئەمە باسی ئەومان کردوتمان ئەمە جۆرێکە لە عینادی بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ وا دەکەی ئەم عینادی بۆ چیەکەی ئەی بۆ نای لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێکەوی بڵێ کاکە لە کەرکووکە وەرن بە ئێمە قسەیەکی هاوبەشمان هەبێت لە کەرکووکە بۆ نابێ با فەرموو بێن لە کەرکووکە چیان پێ باشە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان تەرحیکەن قسەی خۆیان کرد مناقەشە بکەن چیان پێ باشە بە ئەوە بکەن خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان لەکەیەوە دەرگای مفاوەزاتی بۆ کەرکووک کردوێتەوە لەگەڵیانە ئەوان هەر ڕەفزیەکەن هەر قبوڵی ناکەن ئەوان حتا کارێکی وایە کرد کە ئەم محافظەی کە ئێستا محافظیش نییە بە وەکالەت کە دانراوە باشە ئەوە خەتای پارتی بوو کە مەجلیسی محافظەی بەجێ هێشت و دەنگی کورد کەم بۆوانێ ئەم برادرە لەوێ دانرا کەس ناتوانێت هیچی پێ بڵێ بەڵێ 2000 کاک بێسوون دوا سەرنجی تۆ دوا پەیامی تۆ بۆ بینەران و بۆ لایەنگرانی یەکێتی وەڵاهی من وایە بینم پەیامەکەم بۆ هەموو خەڵکی کوردستانە بەداخەوە ئێستا خەڵکی کوردستان هەمووی لەسەر ئاگرە دەکوڵێ پێویستە ئەم حاڵەتەش پارتی بیزانێ درکی پێ بکە ئەم قسەی کە ئێستا ئێمە دەیکەین من کەسێک نیم شتێک لە خۆمەوە دروستی کەم ئەمە زانیاریە ئەمە حەقیقەتی ناو هەناوی خەڵکە بڕوا بکەن برادرانی پارتی ترس نەبێ خەڵک لە دهۆکیش لەگەڵتان نییە خەڵک لە زاخۆش لەگەڵتان نییە خەڵک لە هیچ شوێن لەگەڵتان نییە مشتێک خەڵک لەگەڵتانە ئەو پەڕی لەبەر ئەوە تکا دەکەم ئێوە هەر بۆ مەسلحەتی خۆتان بۆ مەسلحەتی خۆتان بی لە مەسلحەتی ئەم میلەتە بکەنەوە بۆ بەرژەوەندی خۆتان با خۆتان پارێزراوە بن هەر هیچ نەبێ بۆ لەبەر ئەوەی دنیا هەزاران تاقیکردنەوەی تیا ڕووداوە هەموو ئەو دەسەڵاتداریەتیانەی کە غەدریان لە خەڵک کردووە غەدریان لێ قبوڵ نەکراوە و میلەت لێ قبوڵ نەکردوون ڕۆژێک میلەت دەتەقێتەوە بە ڕووتاندا کە فریای هیچ ناکەون زۆر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بێستون ساوراوی پسپۆڕی ئابووری وەروان دەسەکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس زۆر سپاس بینەرانی خۆشەویست دۆخەکە گەرم و گوڕە بارانێکی ڕەحمەتیش دەبارێ لەو مانجی چوارە لەگەڵ مانجی ڕەمەزانی پیرۆز ئەگەر هەمومان بیر لە مرۆڤایەتی بکەینەوە بیر لە نیشتیمان دۆستیونەتەوە پەروەری بکەینەوە پشتیوان بەخوای گەورە ئامانج و دڵخۆشی گەورە بۆ خەڵکو و خاکەکەمان بەڕێگاوێ پانۆرامامان پێشکەشکردن ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ